سەوی مێخێک ڕێژ ڕسمێکی زۆر کۆنی کوردەواریە کە لە ڕۆژگارانی زۆر پێشوودا ئەگەر کچێک کیژێک کوڕێکی خۆشویست بێت لەوانەیە سەوێکی بە مۆخێک ڕێژ کرد بێت وەکو نیشانەی خۆشەویستی بۆی بەڕێکرد بێت. لە ئەمریکاش ئێمە وەکو گالەریمان ناهستانمانە و ساڵێمە ئینشاڵڵا وەکو ئەو یادە بەرز ڕادەگرین. ئەوە ساڵی ئەوڵمانە کەمێک بەکەم کورتی بەڕێمانەوە برد، بەڵام گەمێکی بەپەلە بووین چون دوێ نەکراوەتەوە، بەڵام هیوادارین کە هەموو ساڵێک بتوانین ئەو یادە بەرز ڕابگرین، هەموو ساڵێک بتوانین وەکو شتێکی کردەواری خۆی لە بەسەحە بکەین، ببین بە خاوەنی ئەو شتە زیندویکەینەوە. پێمان خۆشە ئەو کەسانێک کە هەموو کوردێک ئەو ساڵ لە هەموو ئەمریکا ژەگەر کەسانێکی دیکە هەن لە شارەکانی دیکەی ئەمریکا لە ڕۆژهای پێش واڵەنتایندا یا لە ڕۆژهای دیکەدا وەکو نیشانەیەک وەکو سمبلێک لە خۆشەویستی و لە ئاشتی بەڕێوەی بەرین. ئێمە زیاتر بتوانین بەیەکەوە دانیشین، 2 ساعت بەیەکەوە دانیشین، سەوێک مێخێک ڕێژکەین و زیاتر دڵەکانمان لە یەکتر نزیک بێتەوە. یا بۆنەیەکی کوردەواری زیاتر بەیەکەوە بین، زیاتر بتوانین دوور لە سیاسەت، دوور لە جیاوازی بیر و ڕاکانمان، زیاتر بتوانین ئەو بۆنە کۆلانە وەکو نەورۆز وەکو سەی مێخێک ڕێژ بکەینە بەهانەیە کە زیاتر بەیەکەوە کۆبینەوە، چون جیا لەو بەیەکەوە کۆبوونەوەمان، جیا لەو یەک دڵیەمان هیچ شتێکی تر ناتوانێت ببێتە هۆیەکە سەرکەوتوو بین لە دوا ڕۆژدا.